زانیاری لەسەر دابەشکردنی هاوکاری هاوپەیمانان بۆ پێشمەرگا بڵاو کرایەوە. سوپای پاسداران گەنجێکی کوردیان کوشت و دوو گەنجیشیان بریندار کرد. میدیای ئیسرائیلی کوژرانی هاشم سەفادین جێگری حەسەن نەسڕوڵڵای پشتڕاست کردەوە. سڵاوتان لەبێ سومەیەم لە تیوارەوە چە هەواڵتان پێشکەشەکەم. سەرچاوەیەک لە وەزارەتی پێشمەرگە ڕایگەیان هاوکاری هاوپەیمانان گەیشتۆتە هەرێم. وتیشی ئەم هەفتەیە هاوکاریەکە بەسەر پێشمەرگەی لیواکاندا دابەش دەکرێت. بۆ ئەم مانگە هاوکاریەکە لیوایەکی دیکەی پێشمەرگەش دەگرێتەوە. بەپێی قسەی سەرچاوەکە ئەگەری هەیە سێشەممە و چوارشەممە هاوکاریەکە بەسەر پێشمەرگەدا دابەش بکرێت. کەسبکارێکی خەڵکی بۆکان بە ناوی یوسف دەشتی بە چەقەی ڕاستەخۆی هێزەکانی ئێران گیانی لەدەستدا لە شاری پاوەش دوو کاسبکار کە باوکو و کوڕێکن بە ناوەکانی پەیمان نەقیزادە و ئارمان نەقیزادە بە چەقەی هێزەکانی سوپای پاسداران بە سەختی بریندار کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەی مافی مرۆڤی هەنگاو هێزەکانی ئێران لە ڕێگەی بۆکان بۆ مەهاباد بۆ سەیاندانەوە و ئۆتۆمبیلی کاسبکارێکی کوردیان داوەتە بەردەستڕێژی گولە و شۆفێری ئەو ئۆتۆمبیلە بە ناوی یوسف دەشتی کوژراوە. هێزەکانی سوپای پاسداران لە گۆڕەپانی مەولەوی پاوە ئۆتۆمبیلی کاسبکارێکیان داوەتە بەردەستڕێژی گولە و لە ئەنجامی تاقەکردنەکەدا دوو سەرنشینی ئۆتۆمبیلەکە بە سەختی بریندار بوون. میدیای ئیسرائیلی کوژرانی هاشم سەفادین جێگری حەسەن نەسڕوڵڵای پشتڕاست کردەوە. ڕاشیگەیان پێشدەست بەکاربوونی لە کارخرا. ئاماژە بۆ دەکات هاشم و تاقمەکەی کە لە بنکەی سیخڕی حیزبوڵڵا بوون لە باشووری لوبنان بوون. لە ڕێگەی زانیاریە وردەکانمانەوە و لە هێرشێکدا لە ڕێگەی 72 تەن بۆمبەوە بنکەکەیان کرایە ئامانج تا دڵنیا بووینەوە لە کوژرانی حەسەن سەفادین و سەرجەم تاقمەکەی کە لە کۆبوونەوەکەدا ئامادە بوون و چەندین بەرپرسی گەورەی سوپای پاسدارانیشی تێدا بوو. میدیای ئیسرائیل ئەوەش ڕوون دەکاتەوە کە لێرە بەدواوە بە هیچ جۆرەك ناهێڵین حیزبوڵڵا هیچ جۆرە جوڵە و چالاکیەک بکات. و تەنانەت سەدان مەتریش لە ژێرزەویدا لە دەستی ئیسرائیل پارێزراو نابن. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.